دەمەوێت بپرسم ئایا هەبوونی منداڵ بەڕاستی بەرپرسیارەتیە؟ بێگومان مامۆستاکەم بە تایبەتی لەم سەردەمە ئێستا بەرپرسیارەتێکی زۆر قورسە. پەروەردەکردنی منداڵ کارێکی ئاسان نییە، بە تایبەتی کە لە ئێستاە بەجددی سوسیال میدیا کاریگەریەکی زۆر خراپی لەسەر تاک و منداڵ و بگرە خێزانش دروست کردووە. ئەبێت چاودەری منداڵەکەت بکەیت چیەکات چی ناکات سەیری چیەکە یان چ کێشەیەکی هەیە بۆ خەمەوەکە بۆ بێتاقەتە بۆ گۆشەی گیرە ئەمانە هەمووی سوسیال میدیا کاریگەری دروستەکە. هەتا خۆش زانیاریت هەیە زۆربەی هەر زۆر ئۆتیزمەکان هۆکارەکەی سوسیال میدیا و مۆبایل و ئایپادە. بەرپرسیارەتی پەروەردەکردنی منداڵ لە سەردەمی ئێستا لە چاو کۆن زۆر جیاوازەیە. ئێستا خێزانێک دوو منداڵی هەیە بەرپرسیارەتێکی زۆر گەورەترە لە چاو جاران کە خێزانێک دە منداڵەیە بۆ ئاسانتر بووە. ڕۆژگار و سەردەمەکە و تەکنەلۆژیا ئەو کاریگەری دروست کردووە. دایک و باوک بەشێکی هەری زۆران بێئاگان لە منداڵیان بۆ هۆی کار و کەسابەت و دەوام و کۆمەڵێک پرۆژە و دوکانداری و کۆمەڵشتی ترەوە منداڵیان ئیهمال کردو. کەمترین کات لەگەڵ منداڵەکانیان دادەنیشن. منداڵ لەگەڵی دانەنیشی بە قەناعەتی من گەورەترین کێشەیە کە کەسێکی گۆشەگیر دەرەچێت خەمۆک دەرەچێت و لە هەمان کادا بەلا ڕێژدا دەڕۆت. بێگومان ئەو کێشەیە ئێستا گەلێک زۆرە کۆی کە منداڵەکان گۆشەگیرن و لە ماڵەوە و حەز بە تێکەڵبوون و لای میوان و چوونە قوتابخانە و تێکەڵبوون لەگەڵ دەوروبەریان ناکەن. زۆر ڕاست مامۆستاکەم من چوومەتە چەند لە ناو چەند عایلەت بە میوانی دانیشتوین منداڵەکەی بە کاتژمێرێک دوو شەی نەوتوە. پرسیارم کردو بووە توان ئەوە هەر ئەو ئایپادەی بدەین ئەو مۆبایلی بدەین بۆ خۆی لە زایەکدا ئەنیشەقی هیچ نییە. وتمە باشە ئەوە سبێ ڕۆژە چێتە قوتابخانە لەوانەیە تووشی ئۆتیزم بێ لەوانەیە ڕێزم بۆ جەنابەت جنێو بە مامۆستا بدات تر لە مامۆستا بکە تەمەشای مامۆستانەکە ئەو شتانە هەموو کێشە دروستەکە بۆ دانانیشتنی شەو ڕۆژێک 20 دقیقە 25 دقیقە قسەی لەگەڵا بکەن بزان ئەو منداڵە هەم بۆ فەرەنگی مێشکی زۆر گرنگە بە تایبەتی لایانی کۆمەڵایەتی چۆنی باشی ئەحواڵت سڵاودایە ئەوم پێویستە ینی دیقەتمدا بە تووڕەبوونیش داوای شتێکیە کرد کە بتینی وایە ئەوم بۆ بێنن هاواریە کرد کۆکارەکەشەوەی داکبواکە لەگەڵی دانەنیشتن گفتوگان لەگەڵ نەکردەوە منداڵە تاو لە دەست دەرچەوە گۆشە گیرە. واتە کۆبوونەوەی خێزانی کاریگەری ئەرێنی هەیە بەسەر پەروەردەی منداڵەکان. باشترین شت بۆ یەکسانبوونی تاکەکان لە کۆمەڵگەوە لە خێزانیشە گفتوگۆکردنە پێکەوە بەدڵنیاییەوە. تۆ کە لە ماڵەوە گفتوگۆ لەگەڵ من بۆن منە گەڵ لەگەڵ بارین قسە بکەم و لەگەڵ بێنی قسە نەکەم بۆن منە کچەکەیترم هەست بە نەقسی خۆیەکات ئەڵێف باوکم جیاوازێکا لە نێوانە. گرنگترین شت بەڕای من لە ناو خێزانە هاوڕێتی و تەباوی لێک تێگەیشتنە بە تایبەتی لەو پرۆسانەی کە پەیوەندی بە خێزانەوە. ڕاستە بەدڵنیاییەوە دەست خۆش بێت.